بە هیچ شێوەیەک مەگەر یەک بە یەک لە ماڵەکانە بمانکوشن ئەگەر هێزی ئامادەیەوەی تایە بێ ئەنفالمان کا بابێن بەسەر ئێمە ئێستا هێزیەک هات بن وتیان لە محکەمەی تەنفیزەوە هاتوین و ئیمزامان بۆ بکەنەوە شۆڕەکانتان چۆ بکەن بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە سەیرە ئێمە لە 2008ەوە خانوو لێرا کراوە بەردەوام پێشتر بە ئەگەر کۆمپانیایە ئەگەر حکومەتە ئەگەر ساحیبی مولکە هەر کەسێکە پێشتر بە باتەویتە ئەمانە بەکەن مولکی ئێمەیە بۆ ئەم خەڵکی کە توی بینێمی خەڵکی هەژار و ڕەشڕوت ئەمی خەڵکی پێشمەرگەی ئەمی خەڵکی داماوە ناکرێت تۆ بتوێ بە ئاسانی بێ بە من بڵێ بڕۆ بۆ چۆڵکەم هەرگیز تیوار و نادا چۆڵشی ناکەین بەگەر خانۆکان بەسەرمان نابڕۆخێن و ئەنفالمان بکەن ئەگەر ئامادەن ئەنفالمان بکەن بەسەر شەبابن ئەنفالمان بکەن ئەگینا بە هیچ شێوێ چۆڵی ناکەین کاتیان بۆ دیاریکردن کە چۆڵی بکەن ئێمە ڕێگەمان بۆ نەدا کە گفتوگویان لەگەڵا بکەین ڕێگە بەڵام دیارەوان لە تەنفیزەوە کتابێکیان نابوو کە ئیمزای بکەین بەپێی ئەوەی کە زانیاریمانە بێ وابزان لە 15 ڕۆژێکا بێ بۆیان چۆڵ بکەین هەرگیز شتیوان نابێ دوو گەڕک بە ناوی کانی پیرە و کانی حەمەوە ئەچێتە نزیکی 600 ماڵ تۆ 600 ماڵ بێ حسابی بۆ نەکەی ئەنفالیکەی ئەکرێشتیوان ناکرێت بە هیچ شێوەیە ئەمە چەند جارێکە ئەمەیان کردووە خۆی ئەزای چۆنە زۆر سێرە بەلای ئێمەوە هەتا ساڵی 2017 و تقریبان تا 18 ژێمە لە سنوور و ماسەپلا نبووین بەڵام دواتر دەرکرا بە بڕیارێک ناکرێت شتیوان ناکرێت کۆتا قسە چی بۆ ئێوە چیان پێوتون کۆتا قسە پێمانەڵەن چۆڵیکەن بەڵێ بە هیچ شێوەیەک مەگەر یەک بە یەک لە ماڵەکانە بمانکوشن ئەگەر هێزی ئامادەیەوەی تایە بێ ئەنفالمان کا بابێن بەسەر شاو شێوازی چۆڵکردنەکە چییە بەبێ هیچ قەرەبوویە بەبێ هیچ قەرەبوویەک و بۆیان بڕۆخێنین ێ باشە 2000 ڕۆژ پێت بوتینە ئەمەی کرە مڵکی ئێمەیە 2009 دا تا ئەخیرن تا 26 ڕێگریتان کردایە بەڵام تۆ ئێستا هاتوویت تقریبان 8 مانگێکە ئەم بەزمیان دروست کردووە توی حسابێکیش بۆ خەڵکە ناکە ئەمی خەڵکی هەژار و ڕەشڕوت و داماوە کاکە منێکیان خۆمم 30 ساڵە پێشمەرگەم هەموو نیمە و خانوم بە دامای خۆم کردووە هێ چۆن بۆ شۆڵەکەم نایکەم ناڵێم بۆچی دێڕوخێنن بۆ پرۆژەیە پێم وا بیکەن بە پرۆژە چەند گەڕەکە دوو گەڕەکەکانی حەمەیەکانی ئێمە بەکانی پیرە ئەژمار کراوین ئەگەنا لە ڕاستیە ئێمە کارتی سیوەشتی کاری بەردیدەین ئەمە ئێمە پەیوەندیمان نەبووە بەوە بەڵام ێستا بەوا ناوزەن کراوە کە ئێمە کانی پیرەکانی حەمە دوو گەڕەکی